جارێکی تر سڵاوتان لێبێ ئازیزان، گەڕاینەوەلاتان بۆ تەواوکردنی بەرنامەی گفتوگۆی پایتەخت کە تەوەری سەرەکی بەرنامەکەمان لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان و ئەگەرەکانی بەردەمیان بۆ پێکهێنانی حکوومەتی نوێی هەرێمی کوردستان بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەگەرەکانی بەشداریکردنی کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستان. پێشەوەی بگەڕێمەوە لای میوانەکان ئازیزان، با پێکەوە ئەم لێدوانانە ببینین کە ڕاو بۆ چوونی جیاوازن سەبارەت بە پێکهێنانی کابینەی هەشتەمی حکوومەت. باشترین بژاردە بۆ ئەم قۆناغی یەکێتی نیشتیمانی کوردستان ئۆپۆزیسیۆنە، ئەمیش لەبەر ئەو حاڵتانی کە باسم کرد لەسەر ئاسی ناوخۆی تەنانەت ئەگەر بە تەنیاش بێت یەکەمان بۆ دۆخی ناوخۆی خۆی باشترە، ئەتوانێت باشتر بەخۆی بچێتەوە، تموحی کورسی و کورسی نامینێ هەرکە کوتلێ و بۆ ئەوی کە کەسی خۆی بێتە پێشەوە. دووەمیشیان بۆ خەڵکی کوردستان ئەسلمێنێت کە ئێمە لەگەڵ پرۆسی دیموکراسیان ئەمڕۆکە پەرشەکشەمان کردووە، ئێمە توانی بۆ خۆمان نەبچینەوە بەرەو پێش بچین. بەشدارکردبوونی یەکێتی لە حکوومەتی داهاتوودا پێم وایە دەبێت لەسەر ئەساسی ئیرادە و ویستی خۆی بێت و نەبێتە بەشێک لەو پاشکۆیەیە کە لە ماوەی ڕابردوودا هەیبووە. ئەمە تاکە لە ئێستادا تاکە پێگەیە کە یەکێتی بتوانێت پێی سەر بکەوێتن و بە جۆرێک لە جۆرەکان بێتەوە سەر پێی خۆی، چونکە هێزێکی حاسمە 18 کورسی هەیە، دەتوانێت لەگەر گەورەترین قوارەی سیاسی پێک بینیتن بۆ حکوومەت و لەلایەک تریش دەتوانێت لەگەڵ پارتی وەکو ڕوون و ئاشکرای حکوومەتی ئیتلافی چەند جۆرێکیە، بەڵام ئەگەر کورتی بکەینەوە لەوەی کە حکوومەتی ئیتلافی محدد هەیە و بنکە فراوانێکی یەکجار هەیە، ئەوە دەمێنێتەوە سەر با بڵێن پارتی دیموکراتی کوردستان کە ئێستا زۆرترین دەنگی بەدەستێناوە چ جۆرێکیان هەڵەبژێرێت، تەبعاً بە هەماهەنگی و گفتوگۆ لەگەڵ حەلیفی استراتیژی خۆی و لایەنەکانی تر. بوونی حکوومەتی بنکە فراوان پەیوەندی بە ڕۆژێکی تایبەتەوەیە، بۆ نمونە قۆناغێکی گواستنەوە یاخود ڕووداوێک یاخود ئەگەر لە حاڵەتی جەنگدا بێ وڵات، یعنی ئەمانە هەمووی تەبریرن بۆەوەی کە تۆ حکوومەتی بنکە فراوانت پێ لەبەرچی لەبەرەوەی کە هەموو لایەنەکان ئەو کاتە با بڵێن بەرپرسارەتیان دەکەوێتە سەرشان بۆ ئەوەی لەو قۆناغی گواستنەوەیەدا هەر کەسە و با بڵێن بەرپرسارەتی خۆی دیار بێ. ئەمە بێزگەلەوەی هەموو لایەنەکان دەبنە پاڵ پشت، دەبنە پشتیوان بۆ ئەو بەرنامەیە کە بۆ قۆناغی گواستنەوە دانراوە. جارێکی تر سڵاوتان لێبێ کا گۆرانەگەر لەگەڵ جەنەبە دەست پێ بکەمەوە، ینی زۆربەی زۆری لێدوانانە باسییان لەوە دەکرد کە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم جارە یاخود ببێتە ئۆپۆزیسیۆن یاخود نابێ بە تەنها لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە حکوومەت پێک بهێنێ. هەر بۆ ئەمەش عادل موراد باز لەوە کات کە پێکهێنانی حکوومەت کابینەی هەشتەم لەلایەن یەکێتی و پارتی ئینتیحاری سیاسیە بە نسبەت یەکێتی. من پێم وایە بە بۆچوونی من بەشداریکردن و نەکردنی یەکێتی لە حکوومەت تا گرنگ نییە، ئەوەندەی دەبێت پرسیارەکە وا لێ بکەین شێوازی بەشداریکردنی یەکێتی ناژبێ تۆ بەشداریکردنی ینی هێستا هەموو چق قورساییەکە وایە یەکێتی مەرجی هەبێ بۆی ئۆپۆسیۆن بێتە ناوێ ئەو جا ئەو بچێتە ناو حکوومەت، نا ئەبێ یەکێتی خیتابێکی شوناسێکی تایبەت بەخۆی هەبێ ئەم چۆن دەچێتە ناو حکوومەت. جا حەقم نییە لە نەتیجەیە گۆڕان چۆن دێتە ناو حکوومەت ئەویش بە مەرجەکان ڕازی ئەبێ یان نا، بەڵام ئەوەی بۆ یەکێتی گرنگە یەکێتی بە چ شێوازێک دەچێتە ناو حکومڕانی، نەک ئەوەی کە بەشداری بکە یان نەکە. ینی ئەم پرسە غەڵەتە، تۆ ئەگەر یەکێتی بەشداری کرد ئینتیحارە، ئەگەر یەکێتی بەشداری کرد بە بێ ئۆپۆزیسیۆن زۆر خراپە، نا یەکێتی ئەگەر بەشداری کرد بە شێوازێک کەوا ڕوویابینی خۆی نەبێ ئینتیحارە. من قسەم لەسەر ئەمەیان چۆنە با ڕوونی کەمەوە، بەڵێ ڕوونی کەمەوە. بۆ نمونە یەکێتی ئێستاکە بە پێی قانون بە پێی ئیتیفاقیات پرسی گەڕانەوە هەموارکردنەوەی پرۆژەی دەستور هەیە، ئەمە خاڵێک کە ڕەبتی بە سیستەمی سیاسیەوە هەیە. بۆ نمونە ئەمە یەکێتی ئەکابیکە بە خاڵێکی خۆی بۆ بەشداریکردن لە حکوومەتی بنکە فراوانە. دوو بەلای منەوە گرینگە وەزارەتی سامانە سروشتەکان لای پارتییان لای یەکێتیان لای گۆڕانەوە جەنابەت باست کرد. بەلای من گرینگە یەکێتی ئەبێ پێداگری بکە لەسەر بە موئەسسەسات بوونی ئەم وەزارەتە کە پێویستی بە دروستکردنی سندوقێک و 4 کۆمپانیا هەیە بە کوێری قانونی نەوت و گاز. ئەبێ من ببێ بە خاڵێک زەختی زەمەنی هەبێ لە دانیشتە سەرەتاییەکانی پەرلەمان ئەمە دروست بکرێ و داهاتی تیا بێ و ئەم موئەسسەس ببێ بە موئەسسە، وەزارەت ببێ بە وەزارەت، نەک با بڵێن تعبیر لە سیاسەتی کەسێک بکە. بۆ نمونە ئەمە خاڵێک بێ دەکرێت یەکێتی پێداگری لەسەر بکە. سێ یەکێتی کە بە عەمەلی لە ماوەی ڕابردوودا ئیتیفاقی استراتیژی لە نێوان یەکێتی و پارتی هەم
هیچ گرنگجێکی نەماوچکە لە دەیەها مووقیفی استراتیزی جیاواز بووین و هەمیش خاڵێک ئەوە بوو شەڕ نەبێتەوە شکر بەلستی سەر بەخۆش دابەزین و شەڕ نەبووە لە نێوان ئەم دوو هێزەدا کەواتە ئەبێ یەکێتی کۆتایی بە ئیتیفاقی استراتیزی بینی بۆیە کە ئەم قسانە دەکرێت لەسەر پاشکۆ بوون و هاوکاریکردنی پارتی ئەمانە کۆتایی دێ ئەنجا یەکێتی بە چ ئیتیفاقێک دەچێتەوە ناو بەشداریکردن لە حکوومەت ئەو کاتە دەبێت ئەمە ئیتیفاقە بێ ئەم ڕویابینانەی یەکێتی مهمە تۆ دەستکاری بکەی بۆ چوونە ناو حکوومەت نەک من کاتێک ئەگەر یەکێتی بەشدار بوو لەگەڵ پارتی بەڵام ئەگەر معارەزە بەشدار نەبوو ئەمە ئینتیحارە بۆ یەکێتی ئەگەر یەکێتی بەشدار بێ بە ڕویابینی و بە پێداگیری خاڵی تایبەت بەخۆ خاڵی جیاوازی خۆی و بیچەسپێنێ لەو کارنامە هاوبەشەی گەر حکوومەتی لەگەڵ پارتیا پێچی دێنی کە بەتەچی دەم حکوومەتە ئیتیلافە کارنامەیەکی ئەبێ کۆمەڵێک جێدەستی یەکێتی تیا بێ ئیتیلافیان لەگەڵ حکوومەتی خۆ حکوومەتی بنکە فراوان چ جۆرێکە لە حکوومەتی ئیتیلافی ینی یەکێکە بەڵام سنوورەکەی فراوانترا یعنی هەموو هێزولایەنە سیاسیەکان تێیدا بەشدارن و دوێنێش خۆ یەکێتی و پارتیزارێک کەش دێڵێمەوە کە بەرادرانی ئۆپۆسیۆنیان دەگوت بەشداری لە پرۆسە چاکسازیەکان کە قسە لەسەر چاکسازی دەکرا کاتێک بە ئۆپۆسیۆن دەگوترا دەیانگوت وەرن بەشداری حکوومەتی بنکە فراوان بکەن دەیانگوت نەخێر ئۆپۆسیۆن بوون باشترە بەشێکە لە چاکسازی کەواتە ئەگەر بینە ناو حکوومەت ئەم چاکسازیە کە ئۆپۆسیۆن بوونە لە دەست دەچێت کە من ئەو کاتە زۆر پشتگیریان بۆ چوونە بووم و بەڵام ئێستا دەڵێن نەخێر ئێمە ئێستا بۆ چاکسازی پێویستە بینە ناو حکوومەت کەواتە ڕویابینیەکانی ئۆپۆسیۆنە گۆڕایە بۆیە بەڕای منەوە نابێ یەکێتی خیاری خۆی نابێ پارتی هەمووی احتیمادی لەسەر بێت تەنها یەکێتی ڕاکێشێ بۆی ئەگەر یەکێتی ڕابکێشێ و مەرجەکانی ئۆپۆسیۆن قبول نەکە نابێت یەکێتی ئەمە قبولکە و نابێت داواکاریش لە یەکێتی ئەوە بێ یەکێتی مەرجی هەبێ دەبێت ئۆپۆسیۆنی لەگەڵ بەشدار بێ ئەو تا بچێتە حکوومەت نا یەکێتی نە ئەمەی بۆ گۆڕان دەبێ بکە نە ئەمەی دەبێت بۆ پارتی بکە ئەبێ یەکێتی خاڵی جیاکەرەوە و ڕویابینی و جێپەنجەی خۆی هەبێ لەو کارنامەی حکوومەت کە دایدەنێ وەک ئەوەی کە گۆڕانیش بە تەئکید وەک ئەوەی یەکگرتوش کە دێتە ناو حکوومەت کۆمەڵک وعدیان بە خەڵکدایە لە کاتی ئینتیخابات بە گوێرەی حەزم و قورسایی خۆیان ئەبێ بەشێکی بێنە ناو حکوومەت و ئەوەی لە حکوومەتی بنکە فراوان مهمە هیچمان ئەو خاڵانەی کە دەمانەوێت ئەو ڕویابینانی کە دەمانوێت پێمان 100% جێبەجێ نابێ و پێمان جێگا ناکرێتەوە هەر کەسێکمان دەبێت بەشێکی جێگا بکەینەوە و قوربانی بە بەشێکی بدەیت ئەگەر وابێ حکوومەتی بنکە فراوان دروست دەبێت ئەگەر وانە بێ دڵنیات دەکەمەوە حکوومەتی بنکە فراوان دروست نابێت دکتۆر ڕابۆنیانی ئەوە کاگۆران باسی لەوە کرد کە ئەمە ڕوئیای ئۆپۆزیسیۆنە گۆڕاوە بۆ بەشداریکردن لە حکوومەت ینی ئێوە پێشتر ئۆپۆزیسیۆن باسی لەوە دەکرد کە بۆ چاکسازی لە دەرەوەی حکوومەتە من ئێستا بۆ چاکسازی دەچنە ناو حکوومەت گۆڕینی ئەم ڕوئیایە و بەشداریکردنی ئێوە لە حکوومەت میانی ئەم ڕوئیاکەتان تەواوە بەس تەنها بۆ چاکسازیە یاخود بۆ ئەوەیە کە بە لایەنگرانی خۆتان بڵێن ئەوە تا ئێمە شتوانین لە دەسەڵات بین و کار بۆ لایەنگرانی خۆمان بکەین بەڵێ جارێ گۆڕینی ڕوئیای سیاسی تێگەشتنی سیاسیت و تێگەشتن لەسەر بەشداری کاریگەرانەی سیاسی لە سیاقێکی مێژووی وڵاتێکدا تەبیعی بگۆڕێ بۆ اعتیباری ئێمە 4 ساڵ هەڵبژانی پێشمان بەجێشت بۆ حاڵێکی سروشتیە ئەمە خاڵێک دوم ئەوەیە من بۆ خۆم هەر هێزێکی سیاسی لە کوردستان وەک ئاماژەیەک بۆ برادرانی یەکێتی و یەکێتی نیشتیمانی کوردستان هێزێک لە کوردستان هەر هێزێکی سیاسی لەو سیاقە سیاسی ئێستای کوردستان دۆڕان دان بە دۆڕانی خۆی دابنێ و شتێک بۆ شانازی سەیری دەکەم و بە تایبەت ئەگەر هێزە لە سەڵات بێ ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان کورسەکانی کەمی کرد و دانی پیاناوە کە ئێمە کەمترمان کرد و دۆڕاندومانە ئەگەر دانی پیانە ئەمە شتێکە وەک شانازی بۆ هێزە ئەگەر دۆڕانەکەشی بگات ئەوەی کە دەسەڵات بەجێ دێڵە بۆ براوە وفعلا يعني گرنگترین مبادرە دەبێت لە تاریخی پرۆسی دیموکراسی لە کوردستان بەلای منەوە شتێکی زۆر گرنگ ئەوەیە کەم پێم وایە ئێستا من بارودۆخی سیاسی و پرۆسی سیاسی و دیموکراسی لە کوردستان و قۆناغانی بەداخەوە بەڕێی من بەڵام کاگۆران دەبێت ئەوە بزانێت یەکێتی نیشتیمانی کوردستان ئەساس سلێمانی بەڕێوە دەبە بەڵام 6 کورسی لە دوای بچنەوە گۆڕانەوەیە ئەگەر حکوومەت پێک بێتوانێ ئەو حکوومەتە خەڵکی سلێمانی حەقی شەرعی خۆیانە خەڵکێک بەڕێوان بەرێ محافظەکەیان شارەوانەکەیان دامزگەکانی شار لە سلێمانی هێزێک بەڕێوەی بەرێ کە بردوێتەوە دووجار بەقەدێکی نزیکەی دووجار بەقەدێکی نیشتیمانی کوردستانی هێناوە کە من وەک گوتم یعنی من بۆ خۆم پێم وایە هیچ عیبێکی هێزێکی سیاسی بدۆڕێ وەکو شانازیش بۆ هێزەی دان پیادەنێم ئەگەر دام بە دۆڕانەکەی خۆیان بنێ و عەرقەلە دروست نەکە سەبات بە پێکەنانی حکوومەت باشە ئێمە ڕئیمان گۆڕاوە بەڵام خۆ شتێکی تەبیعیە ئەو گۆڕانکاری سیاسی جارە بێتوانێت و قسەی کە لە راپۆرتەکەتان ئاماژەی بۆ کراوان نییە
هاوش سیاسەکان لە کوردستان چاک گۆڕاوە جاری هەر قسێکی سیاسی بکرێ بڵێ کاریگەری هێزێک بە ژماری کورسەکانی ناگەڕێتەوە ئەو قسێکی نادیموکراتە دژی پرەنسیپەکانی دیموکراسی و فعلا دەبێت لە حەقی سیاسی بکرێ چونکە لە هەموو وڵاتیشی دیموکرات و لە هەموو سیاقێکی دیموکراتی کاریگەری هێزێکی سیاسی لەسەر بەرنامەی سیاسی و داهاتووی حکوومەتی پێکێنراو بە ژمارەی کورسەکانی ڕێک بە ژمارەی کورسەکانی دیاری دەکرێت ئەجا ئەگە قسەکەم تاوەکە دکتۆر ڕابوون کاک سعدی ئەحمەد پیرە لە ینی چاوپێکەوتنێکی بۆ ئاوێنە ئەڵێت یەکێتی دەسەڵاتە لە دێگەڵە بەو لاوە سنووری یەکێتیە و دەسەڵات تەنها بە دەنگ نییە بە مەڕابردووە بە حزورە بە ئیمکانیاتە بە جێیشە بە نازانم کە من بخۆم ئەو قسەم نەبینیوە بە ڕسمی بۆیە وا حساب دەکەم ئەگەر کردبێتی جارێ من پێم وایە تێگەشتیم بۆ قانون و بۆ یاسا کارپێکراوەکان لە کوردستان وایە کە لە پەرلەمانی کوردستان دەرچوون هەر کەسێک ئەو قسە بکات دەبێت مدەی عام لێپێچنەوەی لێ بکەوە دەبێت فعلا لێپێچنەوەی دادگایی لێ بکرێت و ڕەنگە بکە سەر چێشە بۆ سزنکردن چکە ئەو قسەی دژی هەموو پرەنسیپەکانی دیموکراسی و یاسا کارپێکراوەکان لە کوردستان بەڵام لەگەڵ ئەوەشدا بام چەند تاقیبێک ئەو قسەیە بکەم چەندی ساڵە ئێمە لە کوردستان دەڵێن یەکێک لە کەمکورتەکانی پرۆسی سیاسی و نیشتیمانی لە کوردستان یەک نەخستنەوەی دوو ئیدارەکەی نێوان سلێمانی هەولێرە ئەوە ئەمڕۆ یەکێک لە ئەندامانی باڵاترین دەستگای سیاسی چێتی نیشتیمانی کوردستاندان بۆ قسەی ئێمە دادەنێ کە ئێمە وامان دەوتان ئەو برادەر ڕەنگە بخۆی لە چەندی مناسبەیە پێی وا بووی ئێمە جێرە شێوێنی کەوا دەڵێن ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم ئەگەر کاک سعدی پێی وایە هی قورسایی هێزێکی سیاسی لە سیاقێکی سیاسیا لەو دیموکراسیە پەیوەندی بە ژمارەی کورسی و دەنگەکانیەوە نێ دەبێت بۆمان ڕوونتر بکاتەوە ئەی پەیوەندی بە چێوەیە ئەگەر پەیوەندی بە بوونی میلیشای چەکدارەوە هەیە ئەو پێی یاسا قەدەغەیە دەبێت هیچ هێزێکی سیاسی لە کوردستان میلیشای چەکداری نەبێت ئەگەر دەڵێ پەیوەندی بە دامودەستگای دژە تیرۆر و شتی و لەو نەوەوە هەیە ئەوە بەپێی یاسا قەدەغەیە هیچ حیزبێکی سیاسی دەستگای لەو چشنەیە هەبێت ئەگەر دەڵێ پەیوەندی بە مخابرات و دەستگای مخابراتی و ئەو شتانەوە هەیە ئەوە پێی یاسا قەدەغەیە هیچ حیزبێکی سیاسی دەستگای مخابراتی بۆ خۆی بەکاربێنێ ئەگەر دەڵێ پەیوەندی بە سەرۆت سامانی دەوڵەتەوە هەیە ئەوە سەرۆت سامانی ئەم وڵاتە و سەرۆت سامانی نیشتیمانی بۆ هەموو حیزبەکان دەبێت وەک یەک بێ پێی یاسا و حیزبەکان مافیان نێ سامانی نیشتیمانی وڵاتە بەکاربێنن کەواتە ئەوە دەبێت لە کاک سعدی و برادرانی گەڵ کاک سعدی بپرسن مەبەستان چییە لەوەی کە دەڵێن دەنگی جەماوەر و ژمارەی کورسەکان خەڵک دەنگی پێداون بەشداری کاریگەر ناکات لە پێکێنانی حکوومەتی داهاتوو و ڕێخستنەوەی هاوشە سیاسیەکان چکە قسە دژی پرەنسیپەکانی دیموکراسی ئێمە پێمان وایە ئەوە هێزێکی دیموکراسی نە دەبێت هاوشە سیاسی میلیۆنانەی سیاسی لەسەر بنەمای کورسیەکانی کە هێزەکان بردووانێتەوە و بنەمای دەنگی خەڵک ڕسمی حکوومەت و پێکاتی حکوومەتی داهاتوو بکە هەر شتێک پێچوانی ئەو بێ پێچوانی دیموکراسی و دەبێت لێ پێچوونی سیاسی لە خاونەکانی دکتۆر فرسەتیانی گفتوگۆکانی نێوان کاک گۆران و دکتۆر ڕابوون ینی هەندێک جیاوازی تیا هەبوو لە مەسلەی پێکێنانی حکوومەت لە مەسلەی ینی وەک ئاماژەم پێدا کاک سعدی ئەڵێ دەسەڵات بە دەنگ نییە بەڵام کاک ڕابوون ئەڵێ لەبەرەوەی ئێستا گۆڕان هێزێکە کە ژمارەیەکی بەرچاو لە کورسی هەیە کەواتە بێت پرسی پێ بکرێت کەواتە بێت لە پێکێنانی حکوومەتە ڕۆڵی هەبێت کەواتە بێت بەپی ئەو جەماوەری کە هەیەی حسابی بۆ بکرێت ینی ئێوە پارتی ئەتوانن ئەمە بکەن لەگەڵ گۆڕانە و لەگەڵ لایەنەکانی تری ئۆپۆزیسیۆن بەڕاستی لێرە گرنگە قسەیەک بکەین بن لێرەش تەکیدی دەکەمەوە پێشتریش گوتومە ئێمە لە سەروبەندی پێکەنانی حکوومەت داین هەموو قسەیەکی باش خزمەت بە ڕەوشەکە دەکات بۆیە ناکرێت ئێمە محوەری قسەکردن کە ئێستا نوێنەرایەتی سێ حزبی جیاواز دەکەین بخینە سەر لێدوانێکی ئەعلامی کە تا ئێستا ئێمە تاکید نین کە ئەو قسەیە کرایە و چۆن کرایە و ڕاستە ڕاست نییە بە شێوازێک کرایە بۆیە بە تەسەوڕی من ئەگەر ئێستا هەرسێک لەگەڵ ئەو دوو برا بەڕێزەماندا بنیشین وەرەقەیەک دێرینین خاڵە هاوبەش و جیاوازەکان بنووسین لێرە من تاکیدم ئێمە خاڵی هاوبەشمان زیاترە لە خاڵی جیاواز لەگەڵەوەی لە سێ حزبی جیاوازیش داین کەواتە بۆچی لە سەرەتای هەنگاوەکە لە سەرەتای قۆناغەکەوا بە ڕژبینی سەیری بینین خاڵە جیاوازەکان بکەینە محوەری قسەکردن و لە نەتیجەی نهاییش مادام هەموو هێزە سیاسیەکانی بەشدار لەو پرۆسەیە بەکەم و کوڕیەکانیشەوە نەتایجی انتخاباتمان قبوڵەوە پیرۆزبایی لە یەکتریش دەکەین ئەوانەی براون و ئەوانەی کورسیەکانیشیان کەمترا ینی ئێمە لە بەردەم تاقیکردنەوەیکی گەورەدان ئەویش قۆناغێکی نوێ لە هەرێمی کوردستان دەستی پێکردووە تەسەوڕ دەکەم لە قۆناغەکانی ڕابردوو جیاوازە ئەویش ئەوەیە ئێستا زۆرترین هێزی سیاسی هاتوونە ناو پەرلەمان و تەنانەت مەسئولەتی پەرلەمانی ئەو جارەش جیاوازە لەگەڵ قۆناغەکانی ڕابردوو چونکە سیستەمی ئینتخابی جیاواز بوو تەنانەت ئەندامە بەڕێزەکانی پەرلەمانیش مەسئولێتەکەیان جیاواز ڕاستەوخۆ ئەم جارە بەرپرسن بەرامبەر خەڵکدا لە تەخیربوونی حکوومەت لە جێبەجێ نەکردنی بەرنامەی حکوومەت لە ڕقابە نەکردن لە سەرکارەکانی حکوومەت لە سەربەخۆنەکردنی دەستە و دامەزراوە سەربەخۆکان لە کارپێنەکردنی یاسا بەرکارەکان لە تەشریع نەکردن و تعدیل نەکردنی ئەو قانونانەی کە پێویستن بۆیە بە تەسەوڕی من ئێستا مەسئولێتەکە
کورسیەکانیش جیاوازن کەواتە ئێستا ڕاستە دەبێدان بەوە دابنین لەوانەیە پرۆسەی پێکەنانی حکوومەت کارێکی ئاسان نەبێت جیاوازە لەگەڵ قۆناغەکانی ڕابردوو چونکە بمانەوێنێتەمە نزبی بێیان کولی بێ نەخشەی سیاسی گۆڕانکاری بەسەردا هاتووە ئیرادە و تموحی هێزە سیاسیەکانیش گۆڕانی بەسەردا هاتووە مزبەقان پێشتر هەندێک لایانی سیاسی بڕیاریاندا تیان ئێمە لە ئۆپۆزیۆن دەمێننەوە بەڵام ئێستا دەیانوێت بێنە دەسەڵات مافێکی ڕەوا و ڕاستەقینەی خۆشیانە بەپێی ئیستحقاق و بەپێی کورسیەکانی خۆیان بەشدار بن لە دەسەڵات بەڵام قسەکە لەسەر ئەوەیە لە کاتی دانوستان ئایا دەگەینە بەرنامەیەکی مشتەرەک ئەگەر نەگەیشتینە بەرنامەیەکی مشتەرەک مانەوایە کە پرۆسەی سیاسی فەشەلی هێناوە دنیا خراپ بۆ زۆر تەبیعیە دەکرێت هێزی لە ئۆپۆزیۆن بن دەکرێت بێنە دەسەڵات هەندێک هێزی دەسەڵات بچنە ئۆپۆزیۆن وەکو باسم کرد مادام ئێمە بڕیارماندایە نوێنەرایەتی قۆناغێکی نوێ بکەین لە هەرێمی کوردستان زۆر ئاساییە کۆمەڵێک تەنازولاتە بچکە ئێمە کەسمان براوەی جەنگنین کەسیشمان دۆڕاوی جەنگنین ڕاستە بەشێکمان کورسیمان لە بەشێکیان زیاترە بەڵام لە نەتیجەی نهاییدا هەمومان براوین بەڵام بە نسبەی جیاواز کەواتە من تەسەوڕ دەکەم دیسان تەکیدیش دەکەمەوە حاڵەتێکی زۆر ئاساییە ناکرێت ئەمە بکەینە گرێک لە ناو دڵی خەڵکی کوردستان ئەگەر بەیانی لە مفاوەزات فەشەلمانینا هێزەکان هەندێکیان چوونەوە ئۆپۆزیۆن مانای وایە ئیتر پرۆسەی سیاسی بەرەو قەیران دەڕۆ شێوازی کابینەی هەشتم چۆن بێت ینی ئەو شێوازی کە بە بۆچوونی تۆ بۆ کابینەی هەشتەمی حکوومەت گونجاوە چییە؟ جە لەبەر ئەوەی من ئێستا نوێنەرایەتی خۆم ناکەم وەکو فەرسەد بە نوێنەرایەتی حزبێک لێرە دانیشتم ناکرێ من بڵێم باف حزبی ڕقم 1 و 2 حکوومەت پێک بیننی 2 4 و 5 و 6 بزنە ئۆپۆزیۆن ئەمە لەوانەیە پێشکەوتنی ئەحداث بێ و لەوانەیە غەدرکردنیش بی لەو دانوسان و گفتوگویانی کە بۆ پێکەنانی حکوومەت دەکرد بەڵام ڕەئی من ئەوەیە کە زۆر ئاساییە چەند هێزێک لە کوردستان لە داهاتوو بۆ باشترکردن و جوانترکردنی گەمەی دیموکراسی لە هەرێمی کوردستان لەنا ئۆپۆزیۆن بمێنەوە هەندێک هێزی براوی هەڵبژاردنیش لە دەسەڵات دابن بە بەرنامەیەکی حکومی هاوبەش بەڵام بەڕاستی ئەم جارە بەرنامەی حکومیش دەبێت جیاواز بێت چونکە قۆناغەکە جیاوازە کۆمەڵێک تحدیاتی گەورە لە بەردەم هەرێمی کوردستاندان کە پێویستە پەرلەمانیش مەسئولە حکوومەتیش مەسئولە و هێزە سیاسیەکانیش مەسئولن کە لە بەردەم ئەم مەسەلە استراتیژی و مەسەلە نیشتیمانیانە ئەوەیە کوردستان ببێتە خاوەنی دەستور لە زووترین دەرفەت چونکە کۆمەڵێک مەسائل هەڵپەسێدراون وابەستن بە یەکلاکردنەوەی ئەم دەستورە کۆمەڵێک مەسائلی تر هەن کە پەیوەستن بە بواری ئابووری بە بواری ژێرخانی سیاسی بە هەندێک مەسائلی تری پێکەنانی هەندێک دەستە و دامەزراوەی سربەخۆ گۆڕانکاریکردن لە هەندێک یاسای گرنگ هێنانە پێشی هەندێک یاسای گرنگ بۆ نمونە یاسای ئەحزاب و تەمویلی ئەحزاب یەکە کە لەو یاسا گرنگانەی کە پەرلەمان دەبێت پەلەی لێ بکات بۆ ئەوەی ئەم مەسەلەیە یەکلا بکرێتەوە هەندێک دەستە و دامەزراوەی سربەخۆی گرنگکان کە پێویستە پێک بێنن بۆیە ئێمە بۆ دانوسان و ڕێککەوتن لەسەر پێکەنانی حکوومەت کاتمان لە بەردەم کراوە نییە کاتەکە مەحدودە بۆیە دەبێت لە چوارچەوەی ئەو فترە زەمەنی وەکو بۆ ئەوی نەبی نەچینە ناو کتێبی گرتنیست وەکو ئەوی بەغدا لە ماوەی دەمانگ نەیانتوانی حکوومەت پێک بینن ئێمە پێویستمان بەوەیە لە ماوەی زەمەنی دیاریکراوی قانونی خۆی بەڵێ ئەو ماوەی زەمەنی قانونی خۆی ینی پارتی دیموکراتی کوردستان ڕادەسپێرێت کە حکوومەت پێک بێنێت پارتی دیموکراتی کوردستان بەوەی کە لیستی براوەیە حکوومەت پێک دێنێ یاخود ئەتوانرێت ینی ئەو کوتلەی کە گەورەیە لە ناو پەرلەمانە ڕابسپێرێت ئەم بە مەسەلەیەک بوو لە بەغداش زۆر قسەی لەسەر کرا بەڵام لە نەتیجەدا محکەمەی ئیتحادی قەرارێکی دەرکرد ئەو کوتلەیە کە لە دوای هەڵبژاردن 56 ینی لەوەیە کە جیاواز و بەڵام لێرە لە هەرێمی کوردستان هەر کوتلەیەک 56 کورسی لەگەڵ دابێت ئەو کوتلەی 56 کورسی لەگەڵ دابێ واتە ئەغلبیەی مطلقی عدەدی ئاعزایەکانی پەرلەمانی لەگەڵ بێ ڕادەسپێرێ بۆ ئەوەی کابینە تشکیلکە پارتی دموکراتی کوردستان ڕاستە 38 کورسی هینایە بەڵام عدەدی کورسیەکانی ئەغلبی مطلقی عدەدی ئاعزایەکانی پەرلەمانیە پێویستە ببێتە 56 لەگەڵ کامە هێز دەکاتە 56 بەڵام ئەوشت لەبیر نەچێ 56 کورسی ڕاستە لە ڕووی یاساییە و پێویستە بۆ بەڵام حکوومەتێک ئەگەڵ بێ بەهێز بێ بە ئیرادە بێ پێویستە زۆرینەیەکی پەرلەمانی وای لە پشت بێت کە ئەو حکوومەتە هەموو ڕۆژێ مهدد نەبێ بۆ هەڵوەشانەوە بەڵام ئەوشت لەبیر نەچێ ئەمە کاتێک دەچینە دانوسانی پێکەنانی حکوومەت سەفقەیەکی مۆحەدە لەگەڵ ڕیاسەتی پەرلەمانیش واتە ئێمە
زەمانەکەمان ئەوەندە درێژنێ لە بەردەمان دوای هەتا ئێستا تا یەکی 11 حکوومەت پەرلەمان تەمەنی یاسایی درێژ کراوەتەوە ئەجینا دەبواە لە ڕۆژی 21 پەرلەمان یەکەم دانیشتنی کردبایە بە پێی ئەو نەتائیجی نهایی و مدەی تەعن و ئەو مدەیکە لە بەردەمی محکەمەی تەمیزێ سێ قازیەکان بۆ ئەو یەکلای بکەنەوە بەڵام ئێستا لەبەر ئەوەی مدەی پەرلەمان لە ڕووی قانونیەوە درێژ کراوەتەوە بۆ یەکی 11 کەواتە لە هەموو حاڵەتەکان دەبێ مەرسومێک دەربچێت لە یەکی 11 دوو 11 کۆبوونەوە یەکەمی پەرلەمان بکرێت بە پێی قانونیش لە کۆبوونەوە یەکەم کە بە تەمەنترین کەس سەرپەرشتی دەکات دەبێ سوێندی یاسایی بخورێ یەک دوو ڕئاسەتی پەرلەمان بەرسکرتێر و بەنائب بەسەرۆک هەڵبژێردن اینجا بەڵام لێرە مدەکە دیاری نەکراوە پەرلەمان چەندی لە بەردەستدایە چەند مدەی لە بەردەستدایە بۆ ئەوی تەسمیەی ڕئیسی وزرا و نائیبەکەی بکات دوای تەسمیەکردنی ڕئیسی هەرێم پێشەوە کۆبوونەوەی کرابێت دەبێت سەفقەکە کرابێت لەبەرچی لەبەر ئەوەی تۆ ناتوانانی ڕئیسی وزرا بدێ کوتلێک کاتێک یەکلات نەکردبێتە ڕئیسی پەرلەمان دەجێ اینجا دوای ئەوەی کە تەسمیەی ناوی ڕئیس وزرا و نائیبەکەی دەکرێت سەرۆکی هەرێم بە پێی قانونی ڕقەمێکی سەرۆکایەتی هەرێم 2005 مەرسومێک دەردەکات بۆ ئەوەی کابینە سەرۆک و نائیبەکەی کابینە لە ماوەی یەک مانگ تەشکیل بکەن واتە ئێمە لە بەردەم زەمنێکی مەحدود داین ئەویش یەکی 11 دەبێت لە قۆناغێکی زوو مفاوەزات دەست پێ بکەن خۆ ئێمە بە پێی پەیڕەوی ناوخۆ ئەوەشمان لە بەردەم نییە ئەو فێڵی کە پەرلەمانی عراقی کردی ئەویش ئەوە بوو جەلسەیەکی کرد گوتی ئەم جەلسە کراوە بوو بۆ ماوەی دەمانگ ئێمە بە پێی نیزامی داخلی کە لە پەرلەمانی کوردستان کاری پێ دەکات جەلسە 24 ساعتە دوای 24 ساعت جەلسەیەکی نوێ دەست پێ دەکات و هەروەها ئەوەشمان لەبیر نەچێ یعنی شێوازی انتخابی حتا لەوانەیە کە مامۆستا گۆران لە ناو پەرلەمان ئەوەش ئیشکالێتێکە شێوازی انتخابی ڕئیسی پەرلەمان و نائیب و سکرتێرەکەی لە قانونی انتخاباتی ساڵ 92 ئەڵێ بە ئەغلبیەی عەدەدی ئاعزایەکانی ئەغلبیە مطلق هەڵبژێری بەڵام لە نیزام داخلی دەڵێ بە ئەغلبیەی بەسیط بەڵام مادام قانونی نیزام تێک دەگیرن ئەفضەلیەت لۆ چییە لە قانونی انتخابات کاتم نەما ئەگەر سەر و بس دواوتە گۆرانیانی یەک دوشتی زۆر بەسەرێ برم بەڕاستی ئەم ڕێیە هیچ ڕاز نییە یەکێتی پێم وایە لە قازانجی سیاسیتی زۆر کەەوە برادرانی گۆڕان و ئۆپۆسیۆن بێنە ناو حکوومەت لەبەرەوەی هەم ڕێژەی کورسی یەکێتی ئەوەندە زۆر نییە و هەم جونگە ئەساسیەکانی حکوومەت لە دەستیەکێتی نیە تاوەکو بە لە هاتنی معارەزە هەز بە مەسلەی مەخاوف بکەی و من پێم وایە قسە لەسەر ئەوەی لە حکوومەتتا دەدۆڕێنی ڕێژەی کورسەکانی کەم دەبێتەوە حەقی ئەوەی نیە سلێمانی بەڕێوە بە ئەمە قانونی ئەنجومەنی محافەزاتەوە من پێم وایە دوێنێ قسە لەسەر جیاکردنەوەی حیزب حکوومەت دەکرا بەڵام ئێستا قسە لەسەر دادانی پۆستەکان دەکرێت لایەن برادرانی بزوتنەوەی گۆڕانەوە و من پێم خۆشە بەڕاستی لەوەدا ئەنجومەنی محافەزات بکرێەوە ئەگەر حکوومەتی بنکە فراوان پێک بێ من پێم وایە هێزوو لایەنە سیاسیەکان لە ئەنجومەنی محافەزاتیشدا بیر لە ئیتیلاف دەکەنەوە پێم وایە لە هەڵبژارنی عێراقیشە یەک لە ئەگەرەکان دەبێتەوە بیر لە لستێکی هاوبەش بکرێتەوە بۆ مەسلەی بەشداریکردن لە ناو هەڵبژارنەکانی عێراقەوە من پێم وایە ئاخر موددا ئەبێ لە دوای 2011ەوە کوردستان دەکەوێتەوە قەیرانی موسساتی نەبوونی پەرلەمان وەزارشکە ناکرێتەوە مودەی پەرلەمان درێژکەوە دەبێت تا 2011